کوا باو باپیری ئێمە وەکو خەڵکی ئەمڕۆ خیانەتکار بوون، کوا باو باپیری ئێمە وەکو ئێمە دەم شڕ بوون و زۆربەی خەڵکی دەڵێم کە بەنا بەخوای گەورە دەمی ناوەستێ. ژنێکە دەڕوات هەرچی نهێنی ماڵەکەی خۆی هەیە بۆ پیاوی خەڵکی بۆ پیاوی بێگانە باسێکە، پیاوێک هەرچی نهێنی ماڵی خۆی و خێزانی ئەچێ بۆ ژنی خەڵکی باسەکات، باسی دەکەی دەڵی خوشکەکەم کێشەیەک ڕووی داوە شتێک ڕووی داوە لەناو خەڵکیە بەڵاوێکاتەوە بینی خۆمان بێ بینی خۆمان بێت بەڵاوە بێتەوە بەناو شارە قسەکەوتە زاریەکەوێتە شارێ. ئەمانەت پارێز بە. ئیمامی عومەر ڕەزای خوا لێبێ کاتێکە موسڵمان بوو حەزی کرد بڵاو بێتەوە، فەرمی چۆن بڵاو بێت؟ وتیان بە فڵان کەس بڵێ یەکسەر ئیعلانێکە، چوو بە فڵان کەسی وتی موسڵمان بوومە یەکسەر ناو شاری مەکا بڵاوی کردەوە. هەندێک کەسی دە ئێمە وای لێ هاتووە. بۆیە پاراستنی ئەمانەت نیشانەی ئیمانداریە، نەپاراستنی ئەمانەت نیشانەی هاتنی قیامەت و نیشانەی منافقیە. هەر کاتێ ئەمانەت لەجێی خۆیان نەما ئەو کاتە چاوەڕێ بکەین کە ڕۆژی قیامەت بێت. بۆیە ئینشاءڵڵا کەسێک شتێکی لاباسکردن بە ئەمانەت وەکو صیفەتی ئیماندار نابێ باسیکەی، صیفەتی منافقە کە ئینسان بیدرکێنێت مادەم وتی ئەمانەت بێ لای تۆ. بە ئیزنی خوا هەوڵدەین ئەم نیشانە پیسانە با لە ئێمەدا نەبێ، نیشانەی جوانمان تیا بێ، ڕازگۆ بین، دەستپاک بین، دەمپاک بین، خیانەتکار نەبین.